خاوەنی سکسپاک و بۆچی لە ئێستادا ڕەخبەتێکی زۆر لەسەر سکسپاک هەیە لە هۆڵەکانی لەرزوانی لەگەڵ کاپتن شکار سعود ڕاهێنەری لەرزوانی قساکەین. کاپتن زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ بانگێشتەکەتان مەمنونم. سپاس کاپتن. سکسپاک باز بە زۆر بە سانایی بچینە ناو بابەتەکەەوە. سکسپاک چییە و چۆن دروستە بێت؟ سکسپاک ماسوولکەی ورگە ئەکرێ سکس نەبێت تو بێ یان فۆر بێ بە پێی جیناتی بەشەرەکە گۆڕێت. دوو ماسوولکەی ورگن کە لە خواروی پەراسوو تاگاتە سەر بەرزەهار بە کوردی. ئەم ماسوولکە تۆزێک زەحمەتە دەرکردنی ئەکەوێتە دوایی هەموو ماسوولکەکانی ترەوە گەر جێنەتیک نەیگۆڕێت بۆیە تۆزە زەحمەتە بەدەستهێنانی. دەتوانیت لە ڕێگای ڕاهێنانی تایبەتەوە ببیت بە خاوەن سکسپاک یاخود چۆن دەتوانیت سکسپاک؟ تەنها ڕاهێنان نییە. ئەوانی کە واستەکەن تەنها ڕاهێنان بێت هەڵەن کۆمەڵێک مەراحلێوەیە کە تەنها بە کەسی بەهێزە کرێت، تەنها بە کەسێکە کرێکە بتوانێت نەتیجێ لە مێشک خۆی دانا و بگا بەو شتە. ئەگەر نا دەیانمان هەیە لە هۆڵەکانە دێن بۆ سکسپاک و سکس ڕۆژەمێنەوە لە قاعەکەیەوە ئەڕۆن. ئیتر کۆمەڵە مەراحلی هەیە بۆ ئەگەر بۆمان باسکەی ئەو مەراحلانە چین؟ یعنی تۆ باست لەوەش کرد کە ئەو کەسانە دەتوانن ببن بە خاوەن سکسپاک کە متمانەی زۆریان بەخۆیان، ینی کەسانێکن بڕیارێک دەدەن جێ بەزێشی دەکەن. کەسی هەیە بێتە هۆڵەکەی لای تۆ بڵێ سکسپاک کەم دواتر بەهۆی تەمەڵیەوە نەدەیان سەدان دێن و ئەڕۆن. چونکە تەنها شتێنیە وەگوتم تەنها تەمرین نییە، ئیرادەیەوێت، تەنزیماتی خواردنێوێت. یەکەم خاڵکە دروستیکەی ماسوولکە بتێ ماسوولکەی ورگ دروستکەی بەهێزکردن تەمرینکردنە بۆ ماسوولکێت لە ڕێی تەمرینەکانی کرانش و بلانکەوە واتە سترێچدان بەو ماسوولکەیە و زەختکردنە سەری، پاشان کاردیۆکردن واتە ڕۆشتنی پش و درێژ یاخود پاسکی سواری یا مەلەوانی ئەمانی کە لەسەر خۆی بەڵام چاوریەکی زیاتر ئەستێنی ئەو کاتە توانی وەکو عەشیعەیەک ماسوولکەی ورگت پیشان بدەی. و خاڵێک تر کە بتوانی ماسوولکەی ورگی پێ دروستکەی هاوسەنگکردنی هۆرمۆنەکانتە. هاوسەنگکردنی هۆرمۆنەکان هۆرمۆنی تستۆستێرۆنێکە، هۆرمۆنی نێرینەیە، هۆرمۆنی پیاوەتیە. ئەم هۆرمۆنە بێت و لە شتانە بێ هۆرمۆنێتمانەیە کە پێچەوانەی ئەو کۆرتیزۆڵە ئەوە بەرزە بێتەوە. ئەیتر ئەمەش کۆمەڵێک مەراحلەیە بۆ هۆرمۆنی تستۆستێرۆن بەرز بێتەوە، تەنها لە ڕێی تەمرینەوە نییە. بۆیە زۆر کەس دێ و کۆڵەدا ناتوانێت بگابەوە لەبەرەوەی ئیرادەی نییە، ئەو پێویستی بە ئیرادەیە. باشە ئەو کەسانەی سکسپاک خاوەنی سکسپاکی خۆیانن لە چی ینی نایخۆن؟ ینی ئەو خواردنانە چین کە لی دوور ئەکەونەوە، ئەو بابەتانە چین کە ڕۆژانە لە خۆیان دوور دەخەنەوە تەنها لە پێناو ئەوەی خاوەن جەستەیەکی بەهێز خاوەن ماسوولکەی ورگ بن؟ بەڵێ ئێمە ستەیجمان هەیە بۆ دیاریکردنی ئەو کەسانەی کە جوانترین ماسوولکەیان هەیە. چۆن تابلۆی سیارەیەک لە پێشەوە نووسراوە ژمارە ئەوەنەی بەغداد یا ئەربیلیان هەر شوێنێک ئاوا ماسوولکەی ورگت پیشانتەدا کە تو تەنشیفەکەت چەندێکە، کە تو وشکردنەوەکەت بای چەنە، چەند خۆت ماندوو کردووە، ئاوا ماسوولکەی ورگت تۆ پیشانەدا کە زەحمەتێکەت چەنە، ئیرادەکەت چەند بووە. بۆیە دەیان هەیە وەزنەکەیان نمونە خۆم هەبووە 13 کیلۆ لە خۆم وەزنی زیاتر بووە، 3 دەرەجە کەوتۆتە خواری منەوە، من یەکەم هێنا و سێمی هێناوە. لەبەرەوەی ماسوولکەی ورگم جوانتر بۆ ڕوونتر بۆ عەزیەتەکەی من دیار بۆ کە لەوەیە بووە. بۆ عەزیەتەکان چین دوورکەوتنەوەیە بە پێی جیناتی بەشەرەکە، دوورکەوتنەوەیە لە شەکر، لە چەوری، لە تا ڕادەیە کشتا کۆتاییەکانی نزیکە بیتەوە لە بوتوڵات، لە کاربۆهایدراتش. ئەوش تەنها هەر نای خۆی یان ڕێژەیەکی کەم دەبێت سروشتەکان وەرگری بیدایەت تەنها سروشتەکان بۆ نمونە شەکرە توانی لە سەرەتای دەستکردن بە تەنشیفت ئەتوانی لە ڕۆژێ دەنکێ خوورمایان نیومۆزێکیان لە شتە سروشتەکان وەری بگری و کاربۆهایدراتش عینە نەتوانی برنج وەرگری بەڵام نابێت یەک پشک ڕۆنی تیابێ و خواردنەکان واتە دەبێت تەواو تەنزیم بێ، نابێت بە هیچ شێوەیە تەنانەت لە بنێ شتێکا شیرنی وەرگری لە ماوەی ئەو فترەیە کە تۆ لە ئۆفسیزن دەرچوویتە و لە حاڵی تەنشیفای لە وشکردنەوەی لە شتای نابێت بە هیچ شێوەیە شیرنی وەرگری، نابێت بە هیچ شێوەیە چەوری وەرگری. باشە ئەوانەی دەبن بە خاوەن سکسپاک بە ئاسانیش لە دەستێدەنەوە سکسپاکیان؟ بە ئاسانی لە دەست نادرێت. ماسوولکەی سکسپاک
چەندین یاریچیە ناسم کە زۆر لە مێژاگاتە نزیکەی 10 ساڵ و 15 ساڵش ماسوولکەکە ئەمێنەیە بەڵام بەهۆی کۆبوونەوەی چەوری لەسەر ورگیان لەسەر ئەو ماسوولکەیە ئیخفا بێ بزرە بێ دیار نابێ بەڵام دوای گەڕانەوەیان بۆ تەمرینکردن و دوایەوەی کە دووبارە دەبێت خۆت تەنزیم بکەیتەوە دووبارە ئیرادەی خۆت بەهێزکەیتەوە کاتە توانی سکسپاک نیشان دەیتەوە یعنی گەورەترین پاڵپشتی بۆ کەسێک کە بێ سکسپاک ئیرادەیە بەڵێ هەموو کەسێک و ئیرادەی هەیە ناوەڵانیەتی ناوەڵا ئێمە بینیم بە دەیان وەگوتم لە سەرەتای بەرنامەکەەوە دەیان دی و ئەڕوە یعنی ئێمە ناوی یاریزانەکانە نووسین کە دێن شتیراکی قاعەکەن با بڵێن ئەم مانگە سیرەکەی ڕەنگە 20 دانەی ماگەکەی تریتیاما بێت دووبارە کۆمەڵە کەس هەوڵە دەنەوە ناگەن پێی کۆمەڵەتر هەوڵە دەنەوە ناگەن پێ واشە ئیرادەی بەقوتە و ئێمە کوردمان هەیە گەیشتۆتە بتوڵاتی ئاسیا و گەیشتۆتە بتوڵاتی گەورە عالەمی واتە یعنی هەیە توانێ بگاپی و هەشە کۆڵەدا بە ئینسان کۆڵ نەدەر ئەگاپی بەڵام کۆڵ دەر ئەگا بە کۆمەڵە شتترکە بێسوودن ئێمە دەبینین سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک باڤڵ یەکێ لەوانەیە کە گرنگی زۆر بە یاری لەرزوانیەداوە دوێنێش لە گەرمیانەوە باسی لەوە کرد کە من خاوەن سکسپاکم و زۆر تۆمەتیان دەدایە پاڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان من دەمێ باس لەوە بکەیت ئەو کەسانەی کە خاوەنی سکسپاکن ئەو تۆمەتانی بۆیان دروستەکرێت تا چەند دوورن لە ڕاستیەوە ئەزانی چۆن ئەوەی یاریزان بێت ئەوەی مانگێک لە یاری ئاسنی کرد بێ ڕێگە و جوابەی بەسە کورت و مختصرە یعنی سکسپاکم هەیە یعنی هەموو بەرنامەکانی کە دوورن لە کۆمەڵە شتی کە تۆمەتە و ئەدرێتە پاڵی هەمووی بەتاڵە بێت ڕێک بەتاڵە بێتەوە چکە سکسپاک یەک دنیا بەرنامە جێوەیە تەنها ئەوە نییە بڵێ هەست کەسێ بیێ و بگاپی بەرنامەجی وایە بێت کە نەک کەسێک کە ئەو تۆمەتی دراوەتە پاڵی جگەرە شێشە ناتوانێت بگاپی ئەوانەی کە مادەی کوحولیەکانە خۆن ناتوانن بگەن پێی ئەوانەی زیادڕەوی لە چەوری و شیرنیەکە ناگەن پێی چ جایی ئەو شتانی کە ئەوترێت زۆر باشە ئەو باسی لە سکس پاک کرد کە هەیەی و باسکس غەبغەبەش کرد ئەویان چییە؟ سکس غەبغەبەش چییە؟ ئێمە ئەمە شتێکی تازە ویان پێشتر وەڵڵا بە نیسبەت ئێمە تازە نییە ئێمە لە قسەکانی تێگەن وەرشەوان لە وەرشەوان تێگات ئێمە کە چەوری جگەر هەزمی ناکات چیەکە بە دەوری خۆیان کوێکاتەوە دوای ئەوەی کە اشتباع بوو پڕ بوو ئەیداتە چۆیداتە ورک لە دوای ورک ئەیداتە جای نای سنگ ژێر سنگی ئیتر ئافرەت بیازەلام بێ لە دوای ئەوە ئەسێتە ڕان و سمت و ئەو شوێنانە ئاخر شوێن کە ئەگاپی گۆڵفە لەگەڵ غەبغەبەیە یعنی کە گەیشت بە غەبغەبە نیشانەی کەسلانی تا ئاخر حەت یعنی تەمەڵی لاوازی بێهێزی یعنی شکست هەموو ئەمانە غەبغەبەکەوەی کە غەبغەبەی هەبێ باوەڕ ناکەم 100 مەتر بتوانێت ڕاکە ئەوش ئەگەر زۆر تەنگاویکی زۆر باشە ئەگەر لە کۆتاییە شتێکتە بێت لەسەر سکسپاک باسمان نەکردوێ لەسەر غەبغەبا لەسەر هەر شتێک دوا شتێژەمێ وەڵا لێ دووفرسم ئەو گەنجانەی دێنە هۆڵەکان لایەوە تا چەند داواکەن کە ئەم پاقلا شەش پاق وەڵام مەرغوب بووە لەبەرەوەی خەریکە بێتە شروتی زەواجش مەرغوب بووە سکسپاک لەبەرەوەی کە ئافرەتێکش داوە لە پیاوە بکات سکسپاکیە بێ نیشانەوێ ئەو پیاوە هەوڵ و کۆششی هەیە ئەتوانێت نەتیجەیەکی لە مێشک خۆی دانا و بگاپی ناحەقشیان نییە بەڕای من زۆر باشە سپاس بۆ کاتنشکار بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابووی بۆ قسەکردن دەربارەی سکسپاک سپاس دووبارە بۆ زانیاریەکان گەشتەکەتان زۆر سپاس مەمنون بەڵێ بەردەوام دەبین هەواڵە ناوخۆیەکان چێ دێڵین و ڕوو دەکەینە خولی یانەکانی کۆڵۆمبیا کە لەوێشدا لە ئێستادا ڕکابەریە بەهێزەکان